تا هاتمە ئێرانە حەزمانم لەو بەڕاستی دەست خۆش بە یا ڕەبی کە ئەو زەرداوە لۆ من دەرینە بەڕاستی ئیسراحاتم کرد بەڕاستی وەڵڵاهی لە مردن ڕزگارت کردم بەڕاستی دکتۆر قەلب ساغی دەست خۆش بە یا ڕەبی خوا خێریشت بنووسی ئینشاءالله شتێکی چاکت کرد بەڕاستی بە حالم لە خۆی هەر برێەوە هایەوە هایە دکتۆر دلێ بەڕاستی دکتۆر دلێ کردی کەس نەکردە بەڕاستی ئیشەکی چاچی کرد عملیاتێکی چاچی لێ کردیمە دەست و چاوی خۆش بی خوا خێری بنووسی یا ڕەبی ڕەبی خوا خێری بنووسی خوایە وەڵای ئەوانش خوا خێری وانش بنووسی ئینشاءالله ئینشاءالله خێریان دەگاتێ ئەوانیش ئەو پارەیان دایتە دووە توش لێرە ئەو ئیشەی پێ دەکەی لێ ئەو خەرکەی لێ فەقیر و هەژارە خوا خێری بنووسی یا ڕەبی دکتۆر ڕەبی خوا لە من دەستێنی خوایە خوا لۆمەت هەر بێنی خوایە خوا سەلامەتت کا یا ڕەبی میهرەبانی دڵسۆزی و لێزانی